بەڕێزەکە پرسێ هۆکاری نەمانی بەرگری و زوو توشبوونی پەتا چییە لە منداڵاندا؟ زۆر جار ئەم حاڵەتە وەکو پرسیار لە دکتۆرە کرێت مناڵەکەم ئەڵێ منداڵەکەم بەرگری لەشی کەمە زوو توشی پەتا بێ. ئەگەر تەنیا پەتایەکی بەسیط بێ وەکو هەڵامەت و کۆکە و ئەم حاڵەتانە، ئەمە حاڵەتێکی زۆر زۆر ئاساییە. ئەگەر مناڵت ساڵێکە 12 جارش ئەو حاڵەتە بگرێ و زیاترش بگرێت کێشە نییە، بە شەرتێک حاڵەتەکە نەگاتە ئیلتیهابی قورس هەوکردنی قورسی سیەکان، یعنی ئیلتیهابی سی زۆر قورسی هەبێت زیاد لە 2 جار لە ساڵێکە، یان ئیلتیهابی پەردەکانی مێشکی هەبێ، یان ئیلتیهابی قورسی خوێنی هەبێ، یان ئیلتیهابی قورسی گورچیلەکانی هەبێ. ئەمانە زۆر جار ئێمە اینجا بیر لە حاڵەتی کەمی بەرگری لەشەکەینەوە و دەست ئەەکەین بە پشکنین بۆ مناڵەکە. وەکوتر مەسەلەی پەتا و هەڵامەت جێگای مەترسینیە و ڕەتی بە کەمی بەرگری لەشەوە نییە. بەڵام باشتریشە منداڵەکە پشکنینێکی سادەی وەکو فەحسی ڕێژەی خوێن و مادەی ئاسن و هەندێک ڤیتامینێ بۆی بکرێ، چونکە زۆر جار ئەمانەش هۆکارن کە منداڵەکە زوو ئەگەر کەم خوێن بیان کەمی مادەی ئاسنێ بێ هۆکارەکە زوو تووشی پەتایانە بێ.